نەرمین محەممەد ناسراو بە نەرمینی وێردی کە منم 44 ساڵە خێزاندارم دایکی 5 کوڕێژێرم ماوەی 10 ساڵە خەریکی دروستکردنی شیرینین و ئیشی شیرینیمان کردو بە پیشەی خۆمان. تا قۆناغی سەی ناوەندیم خوێندووە و بینینی دەورەیەک چوومە دەورەی برینپێچیەوە 1-2 ساڵێک وەکو کارمەندی تەندروستی داوامم کرد، بەڵام دواتر دوای خێزانداری بوون بە دایک دابڕام لە داوامەکەم، بەڵام لە 2014ەوە خەریکی ئەم ئیشەی هەر یەکەمان جۆرێک لە کار و پیشە و وەزیفە دەستنیشانەکەین بۆ ژیان و بۆ داهاتمان. منیش بەڕاستی هەستمە کرد لەگەڵ ئیشی هەویر دەست و پەنجەمێتەوە و سەرەتاش لە کارگەیە کارمە کرد. من سواسی ئەو کارگەیەکەم کە بەڕاستی سوودم بینی لێ دوای 4 ساڵ لەوێ وا بیرم کردەوە کە کارێکی سەر بە خۆم هەبێ جیاواز لە خۆم هەلی کار بۆ چەند خانمێکی تریش دیاریکەی. سەرەتا ناڵام لە 2014ەوە ئیشی شیرینی ئەەکەم، بەس دوای 4 ساڵ هاتمەوە ماڵەوە کە دەستیشمان کرد بە ئیش بە دڵنیایی هەموو سەرەتایەکی ئیشێک لە هەنگاوەکانی یەکەمەوە دەست پێەکەی. سەرەتا ئیشەکەمان لە ژوورێکە بووین، بەس خۆم و کوڕێکم بووین پێکەوە ئەمان کرد، ڕۆژی وا بوو 2 کیلۆ 3 کیلۆمان لێداوە کرد، بەڵام لەبەرەوەی ئاستی شیرینیەکەمان باش بوو داواکاری زیایی کرد لەسەری و پرۆژەکەمان گەورە کردەوە و 8 کارمەندی ئافرەتمان لا بوو بێچکە لە خێزانەکەی خۆم. بەدڵنیایی ئەو کاتەی تۆ پشت بە خۆتە بەستیت و هەوڵی کارکردن ئەدەی لە ڕووی دەرونیۆ زۆر هەستێکی ئارامت ئاياتێ کاتێ ئەتوانی جیاواز لە خۆت هاوکاری کەسانی ترکەی. من پێم خۆشە بێگەرەسە کارمەندەکان گوێیان لە قسەکانم بێ، چون بەڕاستی هەمویان کۆمەڵی ئافرەتی زۆر باشن، هەمویانم خۆشویست لێرە وەک خێزانێک پێکەوە کارمان ئەکرد، بۆیە بەڕاستی هەستێکی خۆشت ئاياتێ و هەستە. بە بڕوای من نهێنی کار پشودرێژیە، باوەڕ بەخۆبوون و پشودرێژی. کاتێک باوەڕت بە تواناکانی خۆت هەیە و بەردەوامە بی لەسەر هەوڵەکان سەرکەوتوو ئەبی و دڵنیاش بە هەر کارێک کە ئەیکەی ماندووبوونی هەیە، زەحمەتی هەیە، ئاستەنگ و ئارژێتە بەردەمت، تۆ ئەبێ لەگەڵ کات و تێپەڕبوونی کاتەکانە کێشەکان چارەسەرکەیت و بەردەوام بە ئیشەکەت بێت. من لە زۆر چاپێکەوتنەکانی تریشە ئەوم وتۆ بەڕاستی ئێمەی ژنان دەمێکە شان بەشانی ژیان هەوڵە دەین و کارەکەین، قۆناغەکانمان بڕێوە و بەڕاستیش کاتێک ئامانجێکت هەیە ژیان بەبێ ئامانج نابێ. کاتێک ئامانجێکت هەیە و ئامانجێک دەستنیشانەکەی دڵنیا بەلەوەی پشت بە خۆت ببەستەوە هەوڵ بە ئەگەی بە ئامانجەکەت. ئێمەی ژن ئەرکمان لە کۆمەڵگایە پەروەردەکردنی خێزان و دایکایەتیمان کە ئەوە ئەرکێکی زۆر سەرەکیە وا ئەکات کاتێ بڕیاری کارێک ئەدەین، کاتێ بڕیاری ئیشێک ئەدەین ئەرکمانەوێ بە دوو هێندە، بەڵام باوەڕ بەخۆبوون، بەڵام هەوڵدان بۆ بەردەوامی ئەتوانیت. کاتێک خۆت مەبەستت ئیشێک بێت ئەبێ ڕێگریەکان لەسەر ڕێگەی خۆت لابەری، ڕێگریش هەیە، منافەسەش هەیە، قسەی ناخۆشیش هەیە، گیر و گرفتیش هەیە، بەڵام لە کۆتاییە وەکوتم باوەڕ بەخۆبوون و دەستنیشانکردنی ئامانجەکەەوە ئەکا بەردەوام بی. پاڵپشتیش بەڕاستی من خێزانەکەم زۆر هاوکارم بوون، هاوسەرم کە پێکەوە هەموو سەرەتای هەموو قۆناغەکانمان پێکەوە بڕێ و لە ئێزەل تا ئێسەش پێکەوە بەردەوامی. گرنگترین شت لە ژیانی مرۆڤ کاتە، سەرمایی ئێمە کاتەکەمانە. من وا هەستەکەم ژنانی ئێمە کاتیان زۆر لێ خەسارە بێ بە دانیشتن بە دیارە و ئەرکەوە کە هەیەە. وەکوتیشم کاتێ بڕیاری ئەرکی شەدەی ئەرکت زیا ئەبێ، بەڵام ئەتوانین. زۆر جار ئینسان ئەو بەهرەی هەیەی، ئەو توانایی هەیەی، ئەو تاقەی هەیەی لە خۆشە ئاشنا نییە. گرنگە بتوانی ئاشنایەتی لەگەڵ ئەو تاقە و بەهرەی خۆتا بدۆزیتەوە بەردەوامی بەکارێک بێ، ئەتوانی ڕوبەڕووی هەموو شتێک ببیتەوە. بەدڵنیایی لەبەرەوەی ئێمەش ئیتر لەم شارەیە ئەژین و ئەم شارش بەڕاستی بە چەند قۆناغی قورس و سەختی ئابووریات تێ ئەپەڕێت و کاری زۆر کردوانی
تەنها شتێکە ئەگەرچی من بۆ ئەمەش دڵخۆشم کە توانیمانە بیهێڵینەوە لەم ئاستەیە. ئەینا بەدەیان پرۆژەی تریوەک ئەمەی ئێمە هەبووە هەر کۆتایی پێهاتوە لەم بارودۆخە ئابوووریەیە، بەڵام تەسیری کردووە زۆریش. بەس هەوڵە دەین هەوڵی لەگەڵا ئەدەین نەهێڵین کۆتایی پێبێت کە وەکوتەمەنی زۆر جار پێویستەکە چوارچەوەی ئیشەکە گەورەکەیتەوە فۆرمێکی تر بی بە شێوازی ئیشکردنەکەت بەرنامەمان هەیە بۆ بردنە دەرەوە بۆ گەورەترکردنی و لەگەڵیشە بەدڵ پێم خۆشە هەلی کاری تر بڕەخسێنی جیاواز لە خۆمان بتوانین هاوکاری دەوروبەریش بکەین. ڕۆژانە لە کاتژمێر حوتەوە دەسەکەین بە ئیشکردن و جۆری شیرینەکانیشمان زۆرە باقلاواکەین، برماکەین، هێلانە، کەپس، برمەی شەعری، کێکی سادە، بۆرەک، بەڵام ئەوانە زیاتر لەسەر داواکاریە. ڕۆژانە هەموو ڕۆژێک کولیچە دروستەکەی، ئەنی زیاتر ئیشەکەمان لە کولیچای چڕ کردێتەوە. شێوازی فرۆشتنمان زیاتر لە ڕێی پەیجەکەمانەوەیە و داواکاری ژمارە تەلەفۆنمان هەیە داواکەن و ئەوەی داواکەن بۆیان دروستەکەین و گەیاندنیشمان هەیە یان خۆیان دێن لێرە ئەیبن. کولیچە یەکێکە لە شیرینی سونەتیەکان کە مێژووی کۆنە زۆر لە سلێمانیا قەدیمە و من هەوڵم ماوە ئەو تامە وەک هەمان ئەو کولیچەی ڕاگرم کە کاتی خۆی دایکمان دروستیە کرد. بۆیە بابەتێکی جێژنانەیە لە جێژنا خەڵک زۆر داوایەکە لە بۆنە و سەری ساڵ و مەولودەکانە حاجیان کە ئەچن بۆ حەج زۆر جار مشتریمان هەیە داوای ئەکا بۆ ڕێگای دوور بۆ دەرەوەی وڵات لە بەرەوەی جۆری ئەم شیرینیە وایە خۆراگرە و شیلەی پێوەنیە ئەتوانن وەکو ژەمێکی سووک ئیسفادە لە خواردنی کولیچە ئاکرێ.